ناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامی باس و خوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. دۆخی ژیانی کرێکاران تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێ. کرێکار کێیە و بەکێ دەوترێ کرێکار؟ ئەو مەرجانەی پێویستە لە کەسێکدا هەبێ بۆ ئەوی پێی بگوترێ کرێکار چین؟ ئایا هەر کەسێ بەهێزی دەست و بازووی کار بکات پێی دەگوترێ کرێکار؟ ڕەوشی کرێکارانی کورد بە شێوەیەکی گشتی لەم ڕۆدا لە چ دۆخێکدایە؟ ئایا کرێکارانی کورد لە بەرامبەر کردنی ئەرکەکانیاندا مافەکانیشیان بە تەواوەتی وەرگیراوە؟ کێیە ئەو کەسەی کەوا ئەرک و ماف بۆ کرێکار دیاری دەکات بۆ ئەوەی ستەمی لێ نەکرێ؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز کاک عومەری نانەوامان کردووە. کاک عومەر گیان زۆر بەخێر بێت. سەرتا با لەو پرسیارەوە دەست پێ بکەین بزانین کرێکار کێیە بەکێ دەوترێ کرێکار؟ ئەو مەرجانی پێویستە لە کەسێکدا بۆی پێی بگوترێ کرێکار چین؟ بەڵێ دیارە ئێمە یاسای کاری عێراقی ژمارە 70 ساڵی 1970 مانەیە کە تا ئێستا لە هەرێمی کوردستانە کارای و کاری پێ دەکرێت. لە مادەی هەشتیە و یاسایە بەم شێوەیە پێناسی کرێکاری کردووە. مەبەست لە کرێکار ئەو کەسەیە کە کارێکی بەرچاو ئەنجامەدا لە بەرامبەر وەرگرتنی کرێیەکدا لەژێر چاودێری ڕێنمایی خاوەنکاردا. مەرج نییە کرێکار بە کارەکەیان بناسرێتەوە. هەر کەسێک کارێکی بەرچاوی ئەنجامدا لەژێر چاودێری ڕێنمایی خاوەنکاردا لە بەرامبەر کرێدا گرنگ نییە کارەکە هەمیشەیی بێ یاخود کاتی بێ یاخود وەرزی بێ، ئەوە بە کرێکارە ژمار دەکرێت و یاسای کاری عێراقی بەسەردا جێبەجێ دەکرێت. سێ بنەمای سەرەکی هەیە بۆ ناسینی کرێکار، جیاکردنەوەی کرێکار لە کەسی تر. یەکەمیان ئەدای کارەکەیەتی، دووهەمیان ئەو کارێک کە ئەنجامیەدا لەژێر چاودێری ڕێنمایی خاوەنکارەکەی دابێ، سێهەم ئەو کارێک کە ئەنجامی ئەدا لە بەرامبەر وەرگرتنی کرێیەک دابێ. ئەمە پێی دەوترێت کرێکار و یاسای کاری عێراقی بەسەردا جێبەجێ دەکرێت و ئەو کەسانی کە هەمان کار ئەکەن بەڵام بە مەرجە کاری خۆبەخشیە واتە لە بەرامبەر کرێیانە، ئەمە بە کرێکار هەژمار ناکرێ و ناتوانانی یاسای کاری عێراقی بەسەرا جێبەجێ بکەیت. بەڵێ مامۆستا، ئایا ئەو مەرجانە چین کە پێویستە لەو کەسەدا هەبێ کە پێی ئەگوترێ کرێکار؟ و ئایا هەر کەسێک خاوەنکاری خۆی نەبێ لە بەرامبەر کرێیەکەوە، ئایا ئەویشەی کە ئیکار هەردیشێک بێ پێی ئەگوترێ کرێکار؟ بەڵێ خۆی ئێمە گرفتێکمان هەیە تا ئێستا کۆمەڵێک کەس هەن کاری کرێکار ئەکەن بەڵام بە عینوان کرێکارن. بۆ نمونە حکوومەتی عێراقی بڕیاری ژمارە 150 لە ساڵی 1970 تا دەکرد کە کرێکاری کردە فەرمانبەر. ئێستا بچۆ لە دام و دەستگاکانی دەوڵەتە بە ڕسمی کرێکار نابینیتەوە بەڵام بە فیعلی ئەیبینی. بۆ نمونە دەبینی باخەوانێک یاخود کرێکارێک کە لە سیانەی کارەبا کارەکە یاخود لە ناو دائیرەکانە کرێکارن کاری کرێکار ئەنجامەدەن بەڵام لە عنوانی وەزیفان فەرمانبەرە. ئەمانە کۆمەڵێک گرفتن پێویستە لە ڕووی یاساییەوە چارەسەریان بکەن، جاچ پەرلەمانی عێراقی فیدراڵ بێ یاخود پەرلەمانی هەرێمی کوردستان بێ. بەداخەوە لەبەرەوەی تا ئێستا کرێکاران کە خۆیان ڕێگ نەخستووە واتە سندیکایەکی کارا و چالاشیان نییە تا ڕێکیان بخا و هێزی خۆیان کۆ نەکردوێتەوە بۆی بنە گروپی فشار لەسەر دەسەڵات بۆیە جا دەسەڵات لێرە بێ لە هەرێمی کوردستان بێ یاخود لە عێراقی فیدراڵ بێت لە هەر شوێنێکیان بێ کرێکارانیان پشتگوێ خستووە و زۆر گرنگی بە مافوو دەستکەوتەکانی کرێکاران نان. کامەرگیان کەواتە کەسێک کە بەسەر بەخۆ کار بکە نەکەوێتە ژێر کێفی خاوەن کارەوە یان خاوەن سەرمایەوە بەمەش دەگوترێت کرێکار؟ وەکو عەرزم کردی کێشەکە لەوەیە تا ئێستا ئێمە کەرتێکمانەیە پێڵێن بە عەرەبی قیتاع الغێرە منەظەم. کەرتێکمانەیە ئەم کارتە تا ئێستا ڕێک نەخراوە. بۆ نمونە کرێکارانی بیناسازیەک دێتەوەمانە کرێکاریشن کەچی سیرەکەی بۆ نمونە یاسای خانشی و دەسەبەری کۆمەڵاتی کرێکاران ژمارە 30 ساڵی 1970 نەیانگرێتەوە لەسەر جەم ئەو مافوو دەستکەوتانە بێبەشن کە لەوەی یاسایە هەیە. یاخود کۆمەڵێک کرێکاری ئەوانەی کە خزمەت گوزارن لە ماڵەکاندا کارەکەن ئەوەی لە کوردەواری پیانەوەترێ خزمەکار و کارەکەر بەداخەوە ئەو ناویان لێنەوە. ئەمانە لەبەر ئەوەی تۆ ناتوانانی چاودێریان بکەی وە کاتی کارکردنەکانیان دیاری کراو نییە، ئەمانە ڕێک نەخراون. یاخود ئەو بۆ نمونە دەلاشێک دوکانێکی بەکرێک گرتووە خۆی دەلاشێکە خۆی خاوەنکاری خۆیەتی خۆشی کرێکاری خۆیەتی
ئەمانە ئەبێ بە یاسا ڕێ بخرێ ئەبێ پێناسەیەکی نوێ بۆ ئەمانە بدۆزرێتەوەنێ و ئایا بە کرێکار ژمار دەکرێن یاخود لە دەرەوەی کرێکار مامەڵیان لەگەڵاگرێ. کامەر پێویستە ئەو کەسەی کە پێی دەگوترێ کرێکار هەر ئەو کەسەوێک کە بە هێزی بازوو دەستەکانی خۆی ئیژەکەیان بۆ منە زۆر جار کەسێک بە بێماندوو بوون لە بەرامبەر کارێکەوە لەوە چێ پارەیەکی دەستکەوێ. مەرج نییە ئیلاوێ کرێکار ئەوە بێ کە ئێمە تا ئێستا پێناسەمان کردووە ئیلاوێ کرێکار پاچێکی پێ بێ یا دیوارێ بڕوخێنە یاخود بلۆشی و خادە سەر بلۆشیشیکە یا چیمۆنتەوە بگرێتەوە مەرج نییە. کرێکارێک کە لە مارچێتێکە کارەکە و لەسەر کارشێرێکە ئەمەژەر بە کرێکار ژمار دەکرێت و یاسای کاری عراقی بەسەرا جێبەجێ ئەکرێ و حتا وەکو ئەندازیارێک کە لە کەرتی تایبەت کارەکە یاسای کاری عراقی بەسەرا جێبەجێکە و بە کرێکار ژمار دەکرێت هەتا پزیشێکە لە نەخۆشخانەیەشی تایبەت کارەکەەوە دەچێتە کەرتی تایبەتەوانە دەتوانانی یاسای کاری عراقی بەسەرا جێبەجێ بکەیت و بە کرێکار ژماردی بکەیت. بەڵێ ڕەوشی کرێکارانی کورد لە کوردستانە بە شێوەیەکی گشتی لە چه ئاستێکایە؟ خۆی بەداخەوانی پێش ئەم قەیرانی دارایی ئەوانش ڕەوشی کرێکاران زۆر باش نەبوو لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی ڕۆژانە لەم کەناڵی بەڕێستان و لە زۆربەی کەناڵەکانی ترەوانە گوێبیستی هەواڵی دڵتازێنەوەین کە لە فلانە ڕۆژە بەهۆی ڕووداوەکانی شوێنی کارەوە ئەو نەکرێکار گیانی لەدەزاوە ئەو نەکرێکاری کە برینار بووە لە شاری هەولێر لە شاری دووهۆک لە سلەیمانی لەکوێ ئەمانە وای کردبوو ساڵانە ئامارێکی زۆر بەرزیا بەدەستەوانە ساڵا بووە 150 وە 130 کرێکار گیانی لەدەستەیە لە پرۆژەکاندا. ئەمانە دۆخێکی زۆر خراپیان بۆ کرێکاران قوڵقانە بوو وە دەستدرێژی کردن بۆ سەر مافەکانیان داگیرکردنی مافەکانیان لەلایەن خاوەن کارەکانەوە ئەمانە کۆمەڵی هۆکار بوون کە بوونە هۆی ئەوەی دۆخی کرێکاران ڕۆژ بە ڕۆژ لە هەرێمی کوردستان بەرەوە خراپی هەنگاو بنێ وە زۆری پرۆژەکان وای کردهبوو کرێکاران لای خۆمان ڕۆژانە ئەگەر سەردانی پرۆژەکانی بکردایە دەبینی لە دەیان پرۆژەیە کرێکاران مافەکانیان لێداگیرەکرێ و دەستدرێژێکرێت سەر مافەکانیان و ئەچەوسێن ڕەوانێ مافەکانیان پێنادرێ. ئەمە هۆکارەکەی چی بوو؟ یەکی لە هۆکارەکان ئەوە بوو دەتوانین ئمە بە چەند خاڵێک ئاماژێن. خاڵی یەکەمیان ئاستی وشیاری خودی کرێکارەکە خۆیەتی کرێکارەکە ئایا مافەکانی خۆی ئەناسێت واتە ئاشنا بە مافەکانی یاخود ئەرکەکانی سەرشانی ئەزانێت. ئەمە لە خاڵی دووهب گرفتەکان لە سندیکای کرێکارانە بوو لەبەرەوەی سندیکایەکی کرێکارانی کارە و چالاک نەبووە کە سندیکای کرێکاران و تەنها ئەرچی ئەم سندیکایە ڕێخستن و توندوتۆڵکردنی ڕێزەکانی کرێکاران و پاراستنی مافی کرێکاران بێ. ئەم سندیکایانی کە لە هەرێمی کوردستانە ئیشەکان سندیکای حیزبین و سندیکایشی بەرەین زۆر جامنەوە قسە ئەەکەم ئەمانای سندیکایکی کارتۆنین تەنها بە شکل سندیکامانەیە ژنە لە واقع ئایمە ناتوانین بڵێن سندیکامانەیە هەر وڵاتەژیست کە سندیکای تیان نەبوو بە دڵنیاییەوانێ مافی کرێکاران تێدا پارێزراو نابێ و خاوەنکار چۆنی بوێت وا مامەڵە لەگەڵ کرێکارانەکە. با یەک دوو نمونە و پێ بڵم پرۆژێکە بوو لە نەف شاری خۆمان لە سلێمانی کە بە سەدان کرێکار کاری تیا کرد. من چەند جارێک لە نزیکەوە ئاگاداری دۆخیانە بووم تەنانەت خاوەنکارەکە ئامادە نەبوو لە هاوینە ئاوی خواردنەوەی ساردیان بۆ دابین بکە تەنانەت بۆ کاتی حەوانەوەی نیوەڕوانان ئامادە نەبوو خێمەیان بۆ دابنێ ئامادە نەبوو خواردنیان باتێ. من لە ڕێی بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی کرێکارانەوان لە سلێمانی برای بەڕێزم کاک شیروان مەجید پەیوەندیم پێوە کردوتم لە فلانە پرۆژە لە سلێمانی کە بە سەدان کرێکاری تایە بەم شێوەیە مافە کرێکاران زەوت دەگرێ و هیچ چاودێریەکیان لەسەر نییە تکاکەم لیژنەیەک پێک بێنە و بەچن سەردانیی پرۆژەکە بکەن و ئەو مافانە بۆ کرێکاران بژێڕنەوانە. ینی لەگەڵ ئەوەشە من پەیوەندیان پێوە کردم وتیان مەسەلەیەک لە چاشی مەکە با خراپ نەبێ کە لیژنەکە چوو بوون ئەوە نەبە زەئیفی چوو بوون بەداخەوانێ لە دوای ئەوە دۆخیان خراپتر بوو یانی تەنانەت سولکایەتیشان پێکراوە هەندێک لە کرێکارەکان هەڕەشەی دەرکردنیشان لەسەر بوو. بەداخەوان ئێمە نەمانتوانیوە لە هەرێمی کوردستانە سندیکایەکمان هەبێ بۆ ببینە گروپی فشار و هێز و توانای خۆمان بۆ هەر لایەک بسەلمێنین کە بێوێت دەست درێژی بکاتە سەر مافەکانمان یاخود مافەکانمان پێشێل بکە. کاک عومەر ڕۆڵی سندیکا چییە لە پاراستن و
دابینکردنی بەرژەوەندی و مافی کرێکاراندا لە خۆی سندیکا ڕۆڵی زۆر گرنگ ئەو سندیکای ئێستا بوونی هەیە و زۆر لاوەکی بوونەکەی بەداخەوە سندیکا هەیە بەڵام شکلیە کارتۆنیە ینی سندیکایش کارا و چالاک نییە ئسا بۆ نمونە تۆ گەرمی بەراوردی بکەیت لە بینی سندیکای کرێکاران لە کۆی کۆماری عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە لەگەڵ سندیکای کرێکاران لە وڵاتی توندوسان دەبینی جیاوازەیەکی زۆر زۆر گەورە ئەبینی لەوێ سندیکایەکەی بەناوی ئیتیحاد عامل لە شغڵە تونسی کە هەموو چین و توێژەکان تیا کۆبوونێتەوە بە فەرمانبەرانەوە بە مامۆستایانەوە بە کرێکارانەوانێ تەنانەت بە ئاسایش و پۆلیسەوانێ هەر کاتێک بیانەوێ ئەتوانن بەلایانی کەموانە 500,000 بۆ ملیۆنێک نفوز هێنە سەرجادا گروپێکی فشارن تەنانەت حکوومەتی نازە ئەوەی کە بە سەرۆکاتی ئەلی عریز و هەڵیان وەشانەوانێ کەواتە ئەگەر سندیکا کارا و چالاک بێ خاوەنی هێزی خۆی بێ متمانی کرێکاران لە دەست نایواتە کرێکاران متمانی پێ بکەن و لە دەوری کۆبنەوە سندیکا ئەتوانێت ڕۆڵی هەبێت لە گۆڕینی سیستەمی حکومڕانی لە وڵاتەوە توانێت ڕۆڵی هەبێت لە داڕشتنی سیستەمی حکومڕانی لە وڵاتە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێمە سندیکایەکمانەیە کە سندیکایکی کارتۆنی حیزبیە هیچ دەسەڵاتێکیان نییە ئەگەر هەر کەسێکیان سەرۆکی سندیکای یاخوارد کادرێکی سندیکایی بێوێت لە ڕێڕەوی ئەو بەرنامی حیزبەکەی بۆی داناوە تەجاوازکە سبێنێ لایە بە کەسێکیکە دانە بێ ملەتانە بەڵام خۆشبەختانە لە بەرنامج کەشا لەم کەناڵە خۆشەویستەوە باسم کرد ئیتیفاقی ژمارە 1970 ڕێکخراوی کاری نێودەوڵەتی لە 25 دەی 2016 حکوومەتی عێراقی مصادقی و ئیتیفاقی کردووە کە ئێمە توانین لەمەولا تا سندیکایی کۆتایی هات و دەتوانین فرە سندیکایی دامەزرێنین و مافی ئەوەمانە بێت کە کرێکاران دەیان سندیکا بۆ خۆمان دامەزرێنی چەری پێویستمان پێ بێ و حکوومەت هیچ مافێکی نییە کە ڕێگریمان لە دامەزران بکە و هیچ مافێکی نیە لە دەست تێوەردانی کاری و باری ئەو سندیکایانە و ناتوانێت بە هیچ جۆرێک بڕیاری بۆ دەربکە لە سەر هەڵوەشانەوەی ئەو سندیکایانە بۆیە ئێمە لە هەرێمی کوردستان لەمەولا بە دڵنیاییەوانە لە سەرتاسەری کۆماری عێراق کوردستانی شەوانە خۆرێکی دوێ خەریکە هەڵدێت و دڵنیام دەتوانیت ئەو دۆخە خراپە بگۆڕین بە دۆخێکی زۆر باش. کاک عومەر بە پێی پێوەر و یاسای جیهانی و عێراقی پێویستە کرێکار کۆمەڵێ مەرجی تێدا بێ ئایا کرێکارانی کورد ئەو مەرجانەیان تێدایە؟ خۆی مەرج لە کرێکارە چۆنە بۆ نمونە دەبێت کرێکار بەرهەمی هەبێ و دەبێت داهێنام بکە لە بەرهەمەکەیە بەڵام تۆ ئەم کرێکارە لە هەرێمی کوردستان و لە عێراقی شەکەمە ئەم کرێکارە لە کۆریای باشوور زۆرە ئەم کرێکارە لە یابان هەیە لە ئەڵمانیا هەیە لە وڵاتە پیشەسازیەکانن لە ئێرانیش هەیە ئەم کرێکارە کە لە دراوسی خۆمان لە تورکیا هەیە بەڵام لە عێراق و لە هەرێمی کوردستانە نییە بۆ ئێمە حکوومەت لە ڕێی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە تا ئێستا نەیتوانێت وەکو پێویست ئەرکەکانی سەرشانی جێبەجێ بکە بۆ نمونە ئێمە بەڕێوەبەرایەتێکمانەیە بەناوی بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەی ئەم بەڕێوەبەرایەتی ئەرچی چییە؟ ئەرچی ئەوەیە دەتوانێت لەسەر جەم بوارەکانی کارکردنە کرێکاری شارەزا و پسپۆر پەروەردە بکە پێ بگەێنێ بۆ سەرجەم کارتەکانی کارکردن کرێکاری شارەزا و پسپۆر دابین بکە بەداخەوە ئەم بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەی تا ئێستا نەیتوانیوە بە تەواوەتی ئەرکەکانی سەرشانی جێبەجێ بکە و نەیتوانێت خولەکان لەسەر جەم بوارەکانە بکاتەوە ئەمە ئەو گرفتەمان بۆ دروستەکە کە ئێمە زۆرێک لە کۆمپانیەکان کە هێنا هەرێمی کوردستانەوە بۆ کارکردن کرێکارێکی زۆری خۆیان هێن لەبەرەوەی ئێمە کرێکاری شارەزا و پسپۆرمان نییە و ناتوانن هاوتای ئەو کرێکارە بیانیانە کار بکەن. بەڵێ کاک عومەر ئێستا لە سەر زۆربەی شەقامەکان هەرێمی کوردستان کرێکارێکی زۆر بڵاو بۆتەوە و وەکوەڵێ شوێنێکیان بۆ خۆیان داناوە بۆ ئەوەی کە کاری تیا بدۆزنەوە ئایا ئەمە چۆنە ئەکرێش کرێکار لە شوێن کاکۆ بێتەوە بۆی ئیشێکی دەستکەوێ؟ بەداخەوە تەمەنەوە ئەو شێوازێکی تەقلیدیە بۆ گەڕان بە دوای کارە من لە ساڵی 2010 پرۆژەیەکەم با بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە بە ناوی نیشانی
گۆڕیزی شێوازی کار لە هەرێمی کوردستان بە سیستەمی یاسایی کە لە حەو خاڵ پێگات بۆ پرۆژەیە ئەگەر بێت و بخراتە بواری جەورەوە یا کاری پێ بکرایە ئێستا بەو شێوەیە نەئەمە کە کرێکاران لەسەر جادەکان بە دوای هەلی کاران بگەڕن بەداخەوە حکوومەت کە تۆ پرۆژێکشی پێ لە بەبێ بەرامبەرش بەبێەوەی چاوەڕی سوپاسێکشی بکەی ئامادە نیە گوێت لێ بگرێ ئامادە نیە لەبەرەوەی کرێکاران پرش و بڵاون کرێکاران تا ئێستا ڕێکخراو دین هۆکارەکەی ئەوەی ینی نەبوونەتە گروپی فشار ئەمە یەکێ لە کێشەکانە ئەوەی کە بە ڕێز باسی کە کرێکاران لەسەر جادەکان بە دوای کاراگەڕن ئەوە زیاتر کرێکارانی بیناسازین ئەم کرێکارانی بیناسازی یەکێ لە گرفتەکان ئەوەیە کە تا ئێستا یاسای قانونشی و دەسەبەری کۆمەڵایەتیش نەیانگرێتەوە لەبەرەوەی لە مادەی پێنجەوە یاسایە هاتووە حکومەکانی ئەو یاسایە جێبەجێ دەبێت بەسەر ئەو کرێکارانەی کە خاوەنکاری ناسرا و شوێنکاری هەمیشەییانێ بەداخەوانە کرێکاری بیناسازی هەر ڕۆژەی لە شوێنی شەکا و ڕۆژەی لەگەڵ لای خاوەنکاریشە کەواتە پێویستە کرێکار لە وڵاتدا شوێنێکی دیاریکراوی هەبێ وەکوڵێ شوێنێکی دیاریکراوی بۆ ئەوەی ئیشی تیا بدۆزێتەوە خەڵک بە دوای کرێکار دەبگەڕێ بڵێ زۆر پێویستە من لە پرۆژێکی ترم ئابادە بوو پرۆژەی ڕێخستن و بەکاخستنی کرێکارانی بیناسازی بە شێوازی گروپ کە پێشنیارم کردبوو بۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە هەم زەوی زۆرە و هەم ئیمکانێتێکی باشیشی هەیە لە هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستانە دەتوانێت کۆمەلگایکی کرێکاری بکاتەوانە کە لە دەرەوەی شار بێت و لە کۆمەلگا کرێکاریەکە بنکەی پۆلیسی تیاابێ بنکەی تەندروستی تیاابێ چێشخانە و بیمەرخانەی تیاابێ زایدە نووسنگەکانی بەکارخستنی لێبێ ئەو کاتە کە تۆ کرێکارانی بە شێوازی گروپ دابش کرد بۆ نمونە گروپی ئەی بریتی بن لە کرێکارانی دیوارسازی ئەوەی بە بلۆگی شەکاوی بە بەردی شەکاوی بە خشتی شەکا هەمووی لەو گروپەیە کۆکەیتەوە بە کرێکار و وەستە و بەردەستەکانیانەوەە بەڕێزە کە کۆمپانیایشی سەدان خان و دروستکە ئەچێت لەو نووسنگانی بەکارخستنەوانە دەسەکە بە کارەکانی بۆ نمونە لە بناغەوانێ ئەو کرێکارانی کە پێویستێتی لەوێ کە لە نووسنگەکانە دابشکراون ئەیانێنێت گروپی بی دێتەوە گروپی بێتوانی دابشەکەی بەسەروانی کە ئیشی گەشتکاری و دیکۆر و ئەمانە ئاکەن گروپی سی دەبێوانە بێت کە ئیشی تاسیسی ئاوەڕۆ و کارەبات بۆ بکەن ئەو کاتە هەتا هاوڵاتیە کە یەک پارچە زەوی وەرگرتووە لە 100 متر 200 مترە ئەچێت لە ڕێ ئەو نووسنگانەوانە بە پێی گروپەکان کرێکار و وەسای باشەیەنی هەم ئیشەکەشی باشە بێت و ئەو کاتەش دەتوانی هەم کرێکارەکانیش لەسەر جادە کۆ بکەیت و بیان بیتە دەرەوە شار هەم سیمای جوانیش بە شارە بەخشێت و هەم لە ڕووی ئاسایی شەوانە پاراستنی ئاسایشی شاری شەوانە کارێکی باشت کردووە و لەوێش ئەتوانی بڵێن بە یەکسانی کارەکان لە دابش کردووە تۆز دیقەت بە کرێکارێک شەو کە ئەخەوێ لە ڕووی دەروری شەو ئاسوودە نیە چۆن بۆ دڵنیانە لەوەی ئایا بەیانی لەسەر جادە کاری دەستەکەوێت یا دەستی ناکەوێت لەکوێ ئیشەکە لەکوێ ئیش ناکە چەندی پارەی پێێن یا چەندی پێنان ئەمە گرفتە ئەگەر بێت و لە ڕێ ئەو پرۆژەی منەوە وایە و لە ڕێ نووسنگەکانی بەکارخستنەوە وایە تۆتوانی هەم ڕۆژانەی کرێکارەکان بەپێی پێداویستی ژیانی ڕۆژانیان بۆ دیاری بکەیت و هەر ئەتوانی هەلی کاری یەکسان بۆ سەرجەم کرێکاران بە یەکسانی دابش بکەیت. کاک عومەرگیان دیاردەیەک هەیە بۆ منە هەر سیارەیەک بۆ پەیداکردنی کرێکارێک لە سەرجادەکانە وەستێ بە دەیان کرێکار خۆیان نزیکی سیارەکەکەنەوە سەر بەجامەکەیەکەن ئایا ئەمە جۆرێک لە بێڕێزیکردن نییە بە کرێکاران ئەو بەداخەوانێتەوەن بەهۆی ئەم قەیرانی دارایی و وەستانی پرۆژەکانەوانە بە سەدان هەزار کرێکار لە کارەکانیان دوور خراونەتەوە یان بێکاریەکی زۆر لە هەرێمی کوردستانە لەشکرێک لە بێکاری لە کوردستان بەیا بووە. دکتۆر یوسف ئەلیاس لە شەرحی قانونی عەمەلەکە شتێکی هەیە ئەڵێ کاتێک تۆ توانی ئاسایشی کۆمەڵایەتی و پارێزرابێ ئاشتی کۆمەڵایەتی بپارێزی کە هەلی کاری بەردەوام بۆ گەنجەکانی بۆ چیلی کرێکاران دابین بکەیت و کاری یەکسان و ئەو کرێی کە وەریگرێت بەشی سەرجەم پێداویستەکانی ژیانی ڕۆژانیان بکە. تۆ ئەگەر بێت ئەمە لێک بێتەوە بە واقعی کرێکاران لە هەرێمی کوردستانە جیاوازێکی زۆر گەورە بینی
هەر ئەو کرێکارانی کە بەڕێزت ئاماژەت پێ کە سیارێکگەچێت دە خۆی پێ هەڵەواسە و لە جاماکانەوە جاروێت کێشە ئەکەوێتە بینیانەوە کامە بەداخۆوان لێکە یەکی لە هۆکارەکانە بۆی هەمیشە کرێکانە پەش و بڵاو بن قەل نەتوانین یەکگرتوو بن ئەمێکی لە گرفتەکان یەکی لە گرفتەکانی تر لە پێناوی بەدەستخستنی پاروێنان بۆ خۆی و بۆ خانەوادەکەی مەجبورە سوکاتی قوبوڵەکە هەرچیە قوبوڵەکە هەبێ ڕێزی پێکرێ قوبوڵی بکە ئەمە سیستەم وای کردووە ئێمە لە هەرێمی کوردستان تا ئێستا کرێکاران بەداخەوە بە چاوێکی سوک سەیرەکرێن و یەکێک لەو گرفتانەی کە زۆر کارم لەسەر کردو دەبێت ئیشی لەسەر بکەم ئەوەیە ئێمە چۆن بتوانین کەسایەتی کرێکار لە کەسایەتێکی لاواز و تێکشکاوە بینا بکەینەوە بۆ کەسایەتێکی بەهێز و خاوەن کەسایەتێکی تەواوی خۆی کە کەسی کرێکار پێویستە کەسێکی ڕێزدار بێ بە کەرامەتەوە بژی و بە کەرامەتەوە مامەڵی لەگەڵا بکرێ ئەمەش چۆن نەکرێ ئەمە کاتێکەکرێ کە تۆ سندیکایەکی کارا و چالاکە دەبێ وە کرێکاران ڕێک بخە ڕیزەکانیان تۆ دوو تۆڵ بکە وە کرێکاران وشیار بکاتەوانە کامەر کاتی خۆی هەر لە سلێمانیا شوێنێکی دیاریکرا هەو بۆ وەستانی کرێکاران پیانە گوت مەدانی کرێکاران دیاریکردنی دووبارە دیاریکردنەوەی ئەم شوێنە لە ئەستۆی کێیە سندیکایە حکوومەتە کرێکاران خۆین یان خاوەن کارەکانن بەڵێ ئەوسا لای مزگەوتی گەورە لای دەبووکە ئەوەسان مەبەست لە کرێکارانی بیناسازە ئێستا بە بوونی فراوانبوونی شارۆ لە چەند شوێنێک ئەوەسن لەسەر چنارە ئەوەسن لای مزگەوتی گەورە ئەوەسن لای ئەلوە کۆلەکە ئەوەسن بەڵێ تەمەن من وەکو پێشتر ئاماژەم پێ ئەگەر ئەو پرۆژەی من ئامادەم کردبوو ڕێخستن و بەکارستنی کرێکارانی بیناسازی بە شێوازی گروپ کاری پێ بکراوە یا کاری لەسەر بکرایە دوو دەستکەوتی زۆر باشی تیا وێژیان ئەوە بوو کە ئەو کرێکارانە لە دەرەوەی شار جێیان ئەبوو یەکی لە دەستکەوتەکانی ترشەوەی کە ئەو کاتە ئەتوانرا یاسای خانشی و دەسەبەری کۆمەڵاتیش بەسەر ئەو کرێکارانەیە جێبەجێ بکەی بۆی لەو مافو دەستکەوتانی لەو یاسایە هاتووە بێبەش نەبن کە بەداخەوە دیارەمە حکوومەت نایەوێ بەو شێوەیە خزمەتی چینی کرێکاران بکە بۆیە تەمە حکوومەت تا ئێستا بابزانی ئیسفادەی لەو پەرشوبڵاوی کرێکاران و فەرمانبەران و مامۆستایان کردووە ئێمە تا ئێستا نەماتوانیوە کرێکاران مامۆستایان فەرمانبەران سەرجەمچین و توێژەکانی کۆمەلگای یەکگرتوو بین پشتیوانی لە داخوازیەکانی یەکتری بکەین تۆ بزانەوە چەند مانگە مامۆستایان لێنە سەرجادا کرێکاران تا ئێستا سەندیکای کرێکارانی بینیوە بەیانێکیش دەرکا بۆ هاوپشتیان نیکە یە کرێکاران بەرێ لەوێ هاوپشتیان بکە بۆی ئسمێنی ئەوانش بێن پشتگیری کرێکاران بکەن ئەمە ناکرێت لەبەر ئەوەی ئەوان قازانجی ئەم دەسەڵاتە لەوەیە مانەوەی دەسەڵات لەوەیە کە سەرجەمچین و توێژەکانی کۆمەلگا پەرش و بڵاو بن بەڵام خۆشبەختانە بابزانیت و ئەوەش کە ئەم بەرنامەی ئێمە بینە بزانێت لە بەغا لە بەسڕە ئێمە پشتیوانیمان بۆ ئەو مامۆستایان و کرێکاران پیا کردووە لەوێ ئیتیحاد مەجالس عوما لە عێراقیە هەیە کە برای بەڕێزم کە فەلاح ئەلوان سەر ئەمیداری گشتێتی چەندین لافیتیان بە زمانی شیرینی کوردی نووسی بوو و پشتگیری خۆیان بۆ داخوازی مامۆستایان و فەرمانبەران و کرێکارانی هەرێمی کوردستان دەربڕی بوو و ئەمە جۆرێکە لە هاوکاریکردن جۆرێک لە یەکگرتن کە ئێمە کرێکار ئەگەر لە بەسڕا بێ ئەگەر لە سلێمانی بێ ئەگەر لە هەولێر بێت لە دووەک بێ لە کەربەلا بێ ئێمە کرێکارە پێویستە پشتگیری بکەی پێویستە هاوکاری بکەی خۆشبەختانە ئێستا خەریکە ئەو پەیوەندیە دروست دەبێ و بە جۆرێکە ئێمە بتوانین لە بەسڕا لە بەغا لە هەرێمی کوردستان لە هەولێر لە دووەک مامۆستایان فەرمانبەران کرێکاران یەکگرتوو بین و پشتگیری لە داخوازی مافو دەستکەوتەکانی یەکتری بکەین. کامەر لە هەرێمی کوردستانە کێ ئەتوانێت ئەرک و ماف بۆ کرێکار دیاری بکە سنوورێکیان بۆ دابنێ بۆ نمونە ئێستا خاوەنکار ئەتوانێت بڵێ ئەم پارچە زەویم هەیە ئەمە ئەرکەکەیە ئاوا بۆم بکەن بەو شێوەیە بەڵام لە بەرامبەر ئەم ئەرکەدا ئایا خاوەنکارەکە یا حکوومەت یا سندیکایە خودی کرێکار خۆی ئەتوانێت ماف بۆ خۆی دەستنیشان بکە و دیاری بکە خۆی یاسا ماف و ئەرکەی بۆ دەستنیشان نەکات بۆش دیاریەکە ئێمە
ئێستا یاسایەکمانەیە یاسای کاری عێراقی وەکو ئاماژەم پێ ژمارە هەفتاوی ساڵی 1970 تا ئێستا لە هەرێمی کوردستان بەو یاسایە کارەکرێت بەڵام لە بەغا یاسایەکی دوێ هەیە کە پێڵن یاسای کاری عێراقی ژمارە 37 ساڵی 2015 تازە لە هەرێمی کوردستان کار بەو یاسایە ناکرێت و یاسایە زۆر باشتر لە یاسایی کە لە هەرێمی کوردستان کاری پێکرێن. یاسای ئیشترمانەیە یاسای خانشی و دەسەبەری کۆمەڵایەتی کرێکاران ژمارە 39 ساڵی 1970 کە کۆمەڵی ماف و دەستکەوتی باشی بۆ کرێکاران تێدایە. بەڵام چی ئەتوانێت ئەم ماف و دەستکەوتانە بپارێزێ و چی ئەتوانێت ببێتە قەڵغانی بەرگری لە مافی کرێکاران. ئەمە پرسیارەکەیە ئەویش سندیکای کرێکارانە کە بەداخەوە وەکو ئاماژەم پێ لە ئێستاەوە قسەژە فەرمونون وا دابنین سندیکا نییە یا ڕۆڵی زۆر لاوەکیە بۆ منە حکوومەت زۆر لێ ناپرسێتەوە یاسا کاری پێ ناکرێت لەم دۆخە بۆ منە بەیانی کرێکار لە سەرجادەی وەستاوە بە دوای ئیشا و خاوەن کارەکەش دێ ئیشێکی بۆ دۆزێتەوە لەم نێوەندەدا کێ ئەرک و ماف بۆ کرێکارەکە دیارەکە ئایا ئەرێک لە خاوەنکارە ماف کرێکار خۆی دابینەکە مافیش خاوەنکار دیارەرچی کرێکارەکە ئەوەیە ئەگەر تۆ گەڕێتەوە بۆ مادەی 22 لە یاسای کاری عێراقی گرێبەستی تاچیە گرێبەستی فەردی لەوێ هاتووە مەبەست لە گرێبەستی کاربریتە لە ڕێکەوتن لە نێوان کرێکار و خاوەنکاردا کە کرێکار پابند دەبێت بە ئەنجامدانی کارێکی دیاریکرا و کە لەگەڵ خاوەنکارەکە لە سەری ڕێکەوتون و لەو لاشەوە خاوەنکار پابند دەبێت بە دابینکردنی ئەو کری کە لەگەڵ کرێکارەکە لە سەری ڕێکەوتون لەوە بترازیش ماف و ئەرشێکی تردنیە لە ئێستادا. ئەی کرێکارانی کوردستان لە بەرامبەر ئەرکەکانیان مافەکانیان وەرگرتووە یا مافی خۆیان وەرەگرن یا زۆر جار لەوە چەستەمیان لێ بکرێت کەمتریان بدرێت یا هەر نەیان درێتێ بەداخەوە زۆر ستەمیان لێکرێ و پێشەلی مافەکانیان ئەکرێت زۆر بەکەمی مافەکانیان بۆ ئەگەڕێتەوانە ڕەنبێکم بڵم لەم چەند ساڵی ڕابردووە لە دوای 2010 کە ئێمە کۆمەڵێک کارمان کردووە و لە زۆربەی زۆری کەناڵەکان بەرنامەمان کردووە و شاریەکمان بە کرێکاران بەخشیوە کە ئەم ماف و دەستکەوتانیانەیە پێویستە خاوەنکار پابند بێ بەم ئەرک و ئەرکەکانی سەرشانەوە لە بەرامبەر کرێکارەوە کرێکاریش پابند بێ بەم ئەرکانی لە بەرامبەر خاوەنکارە. ئەمە هەندێک باش بڵێن ڕۆڵێکی بووە توانیوێتی گۆڕانکاریەک لە دابینکردی مافەکانی کرێکارانە بکە بەڵام بەداخەوە ئەوە ئیشی سندیکایە ئەبێ سندیکای کرێکاران ڕۆژانە دەیان پرۆژە سەردام بکە و لەوێ بزانێ خاوەنکار چۆن مامەڵە لەگەڵ کرێکاران ناکە و لە ناو پرۆژەکاندا ڕێخستنی سندیکایی هەبێ و کادری سندیکایی هەبێ کاتێک کە ئەبینن بۆ نمونە بە پێی یاسای کاری عێراقی کاتەکانی کارکردن لە هەشت کاتژمێر تێناپەڕێت ئەگەر زیاتر کاری کرد ئەبێ پارەی زیادەی باتێ ئەگەر 10 سعات کاری پێگەسا پرۆژی وایە 10 سعات 12 سعات کاری تیاکرێ بەبێوەی خاوەنکار یەک دیناری زیای بە کرێکارەکەی ئەمە چیە بەرپرسیارە ئەمە سندیکا ئەوە سندیکایە چونچێکە بادەی شەش لە یاسای کاری عێراقیڵێ ڕێکخراوی سندیکایە ڕۆڵی گرنگیە لە ڕێخستنی پەیوەندی کارەکان لە پاراستنی مافی کرێکارانە. ئەوە سندیکایە بێ بچێ مافی کرێکاران بپارێزە سەردانی پرۆژەکان بکە بزانن لەکوێ پێشێلی مافی کرێکار کراوە و ئەوە ئێمە دادگای کارمان هەیە سندیکاتوانێ بچێت لە دادگای کار سکاڵان لەسەر هەر خاوەن پرۆژێک هەر خاوەن کارێک تۆمار بکە کە پێشێلی مافی کرێکارەکانی ئەکات. کامەر ڕۆڵی ئاین چییە لەوەی کە خاوەنکار یام لایەنی بەرپرس و کاربەدەستان زوڵم لە کرێکاران نەکەن بۆ نمونە ئەزانین ئەوانەی کەستەم لە کرێکارەکەن مافەکانیان ئەپچڕن و کەم ئەوە کۆڵێ لە کەمی ئەدا یا مافیان هەر نادەنێ کەسانێکن نە خۆیان خاوەن ویژدانێکی زیندوو نەخاوەن باوەڕێکی ئاینین بۆ نمونە پێغەمبەری ئیسلام صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە فەرمێ گەورەترین مافی کرێکار ئەوەیە نەیەڵی ئارەقەکەی وشک بێتەوە کرێکەی بیتێ. بزانین ڕۆڵی ئاین لە کەمکردنەوەی ستەم بەرامبەر بە کرێکاران چییە؟ وڵایە بەداخەوانە ینی شارەزایشی ئەوتۆم لە ئاینانیە تاوەکو بزانم سەرجەم هەم لە فەرمودەکانە هەم لە ئاەتەکانە چی هاتووە بۆ پەیوەندی نێو کرێکار و خاوەنکار بەڵام لە عێراقدا لە سەردەمی عوسمانیەکانی شەوانەیە کاوان حکمیان کردووە لە عێراقدا لە مجلە ئەحکام العەدلیە ساڵی 1970 لە مادە 421 و 22 23 ئەو مجلە ئەحکام العەدلیە هاتووە پەیوەندی نێوان کرێکار و خاوەنکار بە پێی فقهی ئیسلامی بە پێی شەرعی ئیسلامی داڕێژراوە
کە بە ناوی ئیجارەت الئەشخاص هاتووە لەوە زیاتر بترازەی شارەزایەکە چۆن لە کرێکار ڕوانە ڕوێنراوە لەو کاتا چۆن سەیری کرا بەداخەوە ینی جیاوازەشی ئەوتۆی لەگەڵ کۆیلیان نەبووە کرێکار کەسایەتێکی زۆر لاوازی هەبووە لە بەرامبەرە خاوەنکار کەسایەتێکی زۆر بەهێز و بە قەبەی پێدراوە ئێستاش تەقریبەن وایە بەڵام هەندێک گۆڕانکاری بەسەر دیاردەیەکی ناشاز هەیە ئێستا لە نێو کۆمەڵگەی کوردی هاتنی ژمارەیەکی بەلێشا و زۆری کرێکاری بیانیە بۆ هەرێمی کوردستان ئەم ژمارە زۆرەی کرێکاری بیانی تا چەند ڕەوشی کرێکارانی خۆمانی ئاڵۆز کردویان خراپ کردووە خۆی کاڵی کرێکاری بیانی دوو جۆر کرێکاری بیانیمانەیە جۆرێکیان کرێکاری مهاجر جیایە لەگەڵ کرێکاری بیانی کە خۆی خوازیارە بێت بۆ کارکردن ئێمە لە هەردوو حاڵەتەکەمانەیە هەم کرێکاری مهاجرمانەیە بە بۆی جەنگی سووریا و باری اقتصادی لە ئێران و کرێکارێکی زۆری ئێرانیمانەیە کە کوردن بەڵام لە ڕووی یاساییەوە بە کرێکاری بیانێ بێ مامەڵەیان لەگەڵا بکەی لەبەرەوە هەڵگری ڕەگەزنامەی ئێرانین ئەمانە تەوەل کاریگەریان زۆر داناوە لەسەر کرێکاری خۆماڵی خۆی ئێمە بە پێی یاسای کاری عێراقی مادە 23مان لە مادەی 23 هاتووەڵێ نابێت کار بدرێتە هیچ کرێکارێکی بیانی ئەگەر هاتوو کرێکارە بیانیەکە مۆڵەتی کارکردنی پێ نەدراوە مۆڵەتی کارکردن بە پێی چەند مەرجۆ ڕێنما یەک لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە دەدرێتە کرێکاری بیانی بەڵام کرێکاری ئێمە مهاجریشمانەیە کۆچبەرمانەیە کرێکاری کۆچبەر مامەڵەیەکی تری پێ لەگەڵا ئەکرێ کە بە پێی ڕێنمایی نەتەوە یەکگرتووەکان ژمارە 180 مامەڵەی لەگەڵا ئەکرێن تایبەتە دەبێت شوێنی لیشتە جێبوونی بۆ خۆی و خانەوادەکەی دابین بکەی هەلی خوێندن بۆ دامانی خێزانەکەی دابین بکەی دەبێ بە هیچ شێوەیەک ڕێنەی دەستژێرشی بۆ سەر مافەکانیان بکرێ یا سوکایەتیان پێ بکرێ بەهۆی ڕەنجیانەوە بەهۆی ڕەگەزیانەوە بەهۆی ئەوەی کە بیانین ئەمە کۆمەڵێ ماف و دەستکەوتی جیاوازەیە وە کۆمەڵێ مامەڵەی تایبەت هەیە لەگەڵا ناکرێت بەداخەوە لە هەرێمی کوردستانە بەهۆی ئەو بێسەر و بەرەیە کە هەبووە بەلێ شاو کرێکارێکی بیانیان هێناوە فلیپینیان هێناوە چەند وڵاتێکیان هێناوە بەنگلادیشیان هێناوە کە لێرە زۆریان فەقیرانە تووشی کارەسات بوون ئەم کرێکانە لەبەر ئەوەی سەندیکا ناچۆک و پێویست مافی کرێکارانی خۆمان ناپارێزێ تا نەخوازەڵە بچێ مافی کرێکارانی بیانی بپارێزێت شتی وار نابێت ئەوە یەک دووهەم لە هەموو دنیاە کرێکاری کۆچبەر هەیە کرێکاری بیانی هەیە بەڵام مامەڵەی یاسایی لەگەڵاکرێ لە هەر وڵاتێکە یاسا سەروەر بوو یاسا ڕۆڵی هەبوو لە پەیوەندی نێوان تاکەکانی کۆمەلگا لە نێوان کرێکار و خاوەنکارە لە نێوان نەخۆش و پزیشکە لە نێوان مامۆستا خوێنکارە یاساکە ڕۆڵی هەبوو کە سەروەر بوو بە دڵنیایە و مافەکان پارێزراوە بن و ئەوان ئەو وڵاتانی کە پێشکەوتون ئەمڕۆ دەبینی لێرە پزیشکە ڕائەکە بۆ ئەوروپا ژیانی خۆی خاتم بە ترسەوە لەبەرەوە بە دوای ژیانی باشترا گەڕێ مرۆڤایەتی هێروا بووە هەمیشە هەوڵیاوە بە دوای ژیانی باشترا بگەڕێ بۆچی ئێمە لە وڵاتی خۆمان ژیانی خۆمان باش نەکەین چێ نایەڵێ باشی بکەین ئەمانە هۆکار نەبێ ئەمیشی لەسەر بکەین چۆنیش ئیشی لەسەرەکەین تەنها بە یەکگرتن بەوەی کە ڕازگۆ بین لەگەڵێکە وە جێڕانەوەی متمانە بۆ نێوانمان ئەو کاتە ئەتوانین ئێمە هەم یەکگرتوو بین هەم متمانەمان بە یەک بێ و ببینە گروپی فشار بۆ سەر هەر دەسەڵاتێک لەسەر حکوم بێ ئەتوانین مافەکانی خۆمان بسەلمێنین یەکێک لەو کێشە گرفتانی کە لە بینی کرێکاری خۆمان و کرێکاری بیانی بە شێوەیەکی گشتی عەرەبە بەنگلادێشیە لە هەر وڵاتی ترهاتوە ئەوەیە کە کرێکارە بیانیەکە ئامادەیە بە بڕێکی کەم لە ماف بڕێکی کەم لە پارە ئیشە ئەو ئیشە قورسە بکە کە کرێکارێکی کورد ئامادەنی ئەوە بیکە لەم کاتە ئەو کێشەی کە دروست ئەبێ چۆن چارەسەر بکرێ بۆچی ناتوانراوە تا ئێستا لە بەرامبەر ئەرکێکە مافێکی دیاریکراویش دابنرێ بۆ منە تۆچتە مارکێتێکەوە دەبێ ئاوەکری بە 250 عەرەبێکیش دێ هەر بەو نرخەیە کاتە ئەم شتە کە نرخێکی دیاریکراوی بۆ دانراوە کێشە دروست ناکات کێشە ناخڵقێنێ کێ وەکو ئەڵێ لە ئەستۆی کیایەکەوە مافێک لە بەرامبەر ئەرکی کرێکارانە دابنێ نەکەم بکرێتەوە نەزیاد بکرێت خۆی بە یاسا و شتانە بڕێکخراوە بەڵام ئێمە پابەندی یاسا نابین یاسا سەروەر نییە ئەژنا کاڵی لایەنی کەمی کرێ
کە وەزارەتی کاری عێراقی لایەنی کەوی کرێ دیاری کرد بۆ سەرجەم کۆماری عێراقا کە هەرێمی کوردستان لایەنی کەوی کرێ دیاری کرد بۆ هەموو هەرێمی کوردستانە جایمە عەرەبی کرێکاری عەرەب نابێت بە کرێکاری بیانی مامەڵەی لەگەڵا بکەین ئەوە کرێکاری عێراقین هاوڵاتی عێراقین ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ کرێکارێکی هەرێمی کوردستان ناکەێت بۆ شۆش مامەڵە لەگەڵ کرێکاری خەڵکی بۆ سلێمانی لەوە چێ بۆمە ئەگە مانگانە 100,000 پێویست بۆ بژێوی ژیانی لەوە چێ عەرەبەکە 50,000 بەشی بکە لەو کاتە عەرەبەکە ئامادەیە وە کۆڵێ پێداویستەکانی خۆی ئەو 50,000 پڕکاتەوەی تر کێشەی نییە بە پارێکی کەمتر و نیوەش بێ ئیشەکەی ڕاپەڕێ ئەوە زۆر جار بێویژدانی خاوەنکارەکان دەرەخات کە ئەو هەلا قۆزنەوانە کرێکارێک کە لەبەرەوەی لە بەسڕاوە هاتووە یا لە بەغاوەتەوە یا خۆی بەبوونی لە مووسڵەوە بەبوونی شەڕی مووسڵەوە هاتووە لێرە ئاوارەیە ئەوێت پاروێنە پێیاکە بۆ مناڵەکانی ئەوان ئەو هەلا قۆزنەوانە استیغلالیەکەن هەوڵێن ئەم برن بۆ ئیش لەبەرەوەی کرێژی کەمتر وەرەگرێ ئەگەر یاسا سەروەر بێ لیژنەکانی پشکنی بچن سەردانی سەرجەم پرۆژەکان بکەن کاڵی لیژنەکانی پشکنین لیژنەکانی پشکنین پێگەلەوەی لە نوێنەرایەتی کرێکاران کە دەکرێت کادرێکی سەندیکایی نوێنەرایەتی کرێکان یاخۆ دوو کادریان نوێنەرایەتی کرێکاران کە لەو لیژنەیە و پێگەل لە پشکنەرێکە لە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتە و پێگەی لە نوێنەرێکی وەزارەتی تەندروستی نوێنەرێکی وەزارەتی پیشەسازی ئەمانە سەردانی پرۆژەکانەکەن و لە پرۆژەکانە هەر کەم و کورتێکیان بینی یاخود هەر کاتێک هەستیان کرد کە مافی کرێکاران لەو پرۆژەیە پێشێل کراوە دەتوانن راپۆرتێ بنووسن و ئاماژە بە کەم و کورتەکانی پرۆژەکە بکەن و بە سەرپێچی خاوەنکار لە بەرامبەر مافی کرێکارانە بکەن و ئەو کاتە لە ڕێگای دادگای کارەوانە دەتوانانی سکاڵەتەوە مەرکەی دەتوانی لە ڕێی سندیکاوە بە دانیشتن و گفتوگۆ ئەو مافانە بۆ کرێکارانە بجێڕێتەوە بەداخەوە یەک بۆ دەرکەوت لە مانگ شتێک پێش ئێستا لە مۆتەمەرێ بوو لە بەیروت لەوێ کابرایەکی ئەردەنی لێبوو ئوستاز ڕەشیدی ناوبوو مفتیش عام بوو لە وەزارەتی عەمەلی ئەردەنی پرسیارێکی کرد لە بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی کاری عێراقی کە بەڕێز ئوستاز محەممەد بوو وتی ئێوە چەند مفتیشتان هەیە لە عێراقا وتی ئێمە 32 مفتیشمانەیە لە هەموو عێراقا وتی زۆر کەمە وتی لە ئیمارات لە چاو عێراقا دیوەی عێراقا بێ وتی لە ئیماراتە 450 مفتیش هەیە 2 ساڵ دەوامەکەن بەڵام بوچەیەک وەرەگەن لە ئاسی بوچەی وەزیرایە لەبەرەوەی قەت پێویست بەوە نەبێت کە تەنەزول بکە بۆەوەی بەرتی وەرگێ تۆرە 450 مفتیش لە ئیماراتە هەبێ بەڵام لە هەموو عێراقا 32 مفتیشە بێ تۆ بێ لیژنەکانی تەفتیشت بەهێز بکەی وەزفریان بکەی زۆریان بکەی لە ڕووی ژمارەوە زیادیان بکەی بۆ بەردەوامی سەردانی پرۆژەکان بکەن هەر خاوەن کارێک سەرپێچی کرد و مافی کرێکارانی پێشێر کرد لە هەر ئاستێکا بوو بێ بە دادگا سزای بە غەرامی بکە بزانە مافی کرێکاران پێشێ لەگرێ بەڵام تۆ ئێستا ناتوانانی ئەمە بکەی بۆ ئەچی سەردانی پرۆژەیەکەکەی خاوەنی پرۆژەکە ئەندامی بەکتەبی سیاسی حیزبێکی دەسەڵاتدارە یەک تەلەفۆنەکە مدیرەکەش دەرەکەن کەی ئێمە توانیمان لەم کۆتوبندە ڕزگاوین سیاسیەکان ببنەوە بە سیاسی بازرگانەکان بنەوە بازرگان سەرمایه‌دارەکان بنەوە بە سەرمایه‌دارەکان کرێکارەکان کرێکار بن بەڵام ئێمە ئێستا هەموو جەماوەڕ بووە بە سیاسیەکان هەبوون بە بازرگان و سەرمایه‌دار. کاومەر زۆر جاریان بە شێوەیەکی زۆر چڕوپڕباز لە یاسای کار و دەسەبەری کۆمەڵایەتیە کرێ کەسی بۆ ئەم ڕۆژانە بینین کرێکارەکانمان بێکارە بن لە بیناکانەوە بەردەبنەوە لە نەخۆشخانەکان ناکەون و ئەندامێکی جستیان لە دەزەن بۆچی ئەم ڕەشە ئاوایە ئەم ڕەوشە بۆچی ئاوایە ئەو ڕەوشە وەکو عەرزم کردی لەبەرەوەی یاسا سەروەردیە بۆ خۆشمان نەماتوانێت گروپی فشار بین یەکێک لە هەرە گرفتەکانی ئێمە ڕێکخراو نەبوونمانە کە کرێکاران نەماتوانێت ڕێکخراو بین ئەژینا ئەگە کرێکاران ڕێکخراو بن یەکگرتوو بن دەترسن پرۆژەی وایە 300-400 کرێکارکاری تیاکە خاوەنکارەکە سێمان کریان نایەتێ کرێکارەکان دەستگرن بەسەر کارگەکەیە بەسەر پرۆژەکەیە
بڵێن ئەوە ئێمە لێرە ماوێتە ناچن دەرویا کرێکەمانێتە یا ناتوانانی فەکانمان پێشەمان بگرن بە مەرجێک لایەنێک نەچێت چەگار بەرێ لەوێ تەقیان لێ بکە و چاو سوورکردنەوەی تیاابێ هەتا ئەوەشی تیاابێ کێشە نابێ ئەگەر یەکگرتوو بن بەڵام مشکلەکە لەوە ئێمە کرێکانان ڕێکخراونین یەکگرتوونی تام دەقێ متمانشمان بە سندیکانی متمانشمان بە یەکترینە کەی توانیمان متمانە بۆ یەکتری بجێڕینەوە سندیکایکی کارە و چالک دامەزرێنین متمانی کرێکاران بەدەست بێنینەوانە ئەو کاتە بەدڵنیایەوە هیچ خاوەنکارێک هیچ بەرپرسێ ناتوانێت پێشێلی مافەکانمان بکە. بەڵێ کامل لە زۆربەی وڵاتانە شتێک هەیە بە ناوی بیمەی بێکاری بۆ پاراستنی کرێکار بۆ دابینکردنی بژێوی کرێکار لە کاتێکە کە ئیشی دەست نەکەوێت یان خوانەخواسە ئەندامێکی جەستەی لە دەست بدە بۆچی لە وڵاتی ئێمە لە چاو ئەو هەموو دەرامەت و نەوت و دەوڵەمەنی کە وڵاتی ئێمەتیایەتی بۆچی تا نەتوانراوە شتێکی وا بۆ کرێکار دابین بکە بۆ منە تەنانەت کرێکاری وامان هەیە لەوەچە لە ساڵێکان نەتوانێت کراسێکی جوان بکرێت چونکە ئەوەی کە پەیدایەکە تەنها بەشی کرێخان و شیری منداڵ و بژێوی ناوماڵەکەیەکە یعنی ئە بۆ منە لە خوا نەخواستەکە کرێکارێکمان گیان لە دەست بدە ئەبێ بۆ مانگی ئایندەی کرێکەی خێزانەکە و مناڵەکانی خەم بخۆن ئەرکی کێ ئەم بیمەی بێکاریە ئەم وەکۆڵی دەسەبەری کۆمەڵایەتیە بۆ کرێکار دابین بکە و هیچ نەبێ خەمی دوای مردنی خۆشی نەبێت لە قەبرەکە خەمی ماڵ و مناڵەکەی بێت و بڵێ قوڕ بەسەرم هەم لە ژیانە نەحەسامە و هەم لە قەبریشە. تەمەن ڕێکخراوی کاری نێودەوڵەتی هەیە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە لە ساڵی 1990 دامەزراوە. ئەم ڕێکخراوی کاری نێودەوڵەتیە عێراق لە ساڵی 1932 ئەندامەتیە تا ئێستا بە سەدان ئیتفاقیات و تەوسیاتی دەرکردووە. تەمەن ئیتفاقیەک هەیە پێڵێن ئیتفاقی ژمارە 1968 هی ساڵی 1970 کە تایبەتە بە بیمەی بێکاری عێراق مسادقەی ئەم ئیتفاقی نەکردووە. عێراق تا ئێستا مسادقەی 67 ئیتفاقی کردووە 66 بووە بەبەی 25 دەوە بوو بە 67 ئیتفاقیە تا ئێستا عێراق ئیتفاقی ئەم مسادقەی نەکردووە. پێناسەیەک هەیە بۆ مصادقەکردنی بڵێن ئیتفاقیەتەڵێ المقصود بالاتفاقية مشروع معاهدة الدولية تصدر منظمة عمل الدولية وتكون هەر وڵاتێک مسادقەی نەکا پابەت نابێ بە مەدە و بڕگەکانی ئەو ئیتفاقیەوە. عێراق تا ئێستا ئیتفاقی ژمارە 168 مسادقە نەکردووە لەبەر ئەوە سێری یاسای خانشی و دەسەبەری کۆمەڵاتی کرێکاران کە 4 لقی بیمەی تەندروستیە لەقی بیمەی پێکانی کارە لەقی بیمەی خانەنشینە لەقی بیمەی خزمە گوزاریە گشتەکانە لەقی بیمەی بێکاریتیان نییە. بەڵام خۆ ئەم وەکوڵێ دابینکردنی بژێوی لە کاتێکا کە کرێکار تووشی حاڵەتەیە بێ خۆ نەتەوە یەکگرتوەکان وڵاتانی تدابینی ناکەن بۆچی ئەو حکومەتانە هەر لە سەرینی داهاتی خۆیان دابین لە بڵێن لقی بیمەی پێکانی کارا هەیە زەمان ئیسابات عمل لەوێ هەیە کرێکارێک لە کاتی کارکردنە کە تووشی ڕووداوێگە بێ خاوەن کارەکەی پابەت دەبێت بە ئەوەی کە بە زووتری کات بیگەێنێتە نزیکتری نەخۆشخانە یاخود بنکەی پۆلیسیشی لێ ئاگادار بکاتەوە بۆی ڕاپۆرتێک بنووسن ئەو کاتە ئێمە مادەی 58مانەیە مادەی 58 دەڵێ کرێکار لەم حاڵەتانەیە ئەگەر تووشی ڕووداویش بوو لە کاتی کارکردنا مافی هیچ قەرە بوو پاداشێکی نییە. یەکەم ئەگەر هات و کرێکارەکە بەهۆی کاریگەری مادە هۆشبەرەکانەوانێ واتە لە ژێر کاریگەری مادە هۆشبەرەکانە کاریەکرد بەسەرخۆشی تووشی ڕووداوەکە بوو. دووەم ئەگەر هات و کرێکارەکە بەهۆی ڕووداوێکی ئابڕووبەرانەوە تووشی ڕووداوەکە بوو. سێم ئەگەر هات و کرێکارەکە هێرشی کردە سەر کەسێکی و خۆی تایە تووشی ڕوودا بوو. چوارەمایەت و کرێکارەکە ڕێنماییەکانی خۆپاراستنی پشتگوێ خستە بوو. ئەوە مادەی 58 بەسەرا جێبەجێکە و مافی هیچ قەرە بوو پاداشتێکی نابێت. بەڵام لە مادەی 61 هاتووە کرێکار کە تووشی ڕووداوێگە بێ بەڕێوەبەرایەتی کار و دەستەبەری کۆمەڵاتی هەڵەسێت
بە چاودێری و چارەسەکردنی کرێکارە پێکراوەکە لەو ڕۆژەوەی تووشی ڕووداوەکەەوە تا ئەو کاتی بە تەواتی چاگەبێتەوە یاخود دەبرێت تەنانەت ئەگەر لە ماڵیش و لە جێیا کەوتبوو ئەبێ بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵاتی چاودێری و چارەسەری کرێکارە پێکراوەکە بکە تا ئەم دقەیە کێمە قسەی تیاکەن فەرعی زمانی سەحی لەگەڵ فەرعی زمانی ئیسابەی ئەمەە کاران نییە بە مەرجێکیش هاوبەشەکەی وەردەگرن ئەوە ئێستا خەریکن فەرعی زمانی سەحی کاراکەن ئەگەر فەرعی زمانی سەحیان کارا کرد ئەو کاتە خۆشبەختانە ئەگەر خوا نەخواسە کرێکارێک تووشی ڕووداوێک بوو دەتوانن بینێرنە لە خۆشخانەکانەوە لە خۆشخانە تایبەتەکانەوە و بیبەنە لای پزیشکی تایبەت پسپۆر بۆ چارەسەری کرێکارەکە بکە لەسەر بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵاتی کرێکار. کامەریان وەک وتمان سەرەتا کرێکارە کەسەیە کە بە بازووی خۆی قوتی خۆی و ماڵ مناڵەکەی پەیداکە بەڵام زۆر جابوون لەوە چێ کرێکارێ هەفتەیە بێ ئیش بێ مانگێ بێ ئیش بە ئیشی دەست نەکەوێت ئەرکی کێیە ئیش بۆ کرێکار دابین بکات ئەوە ئەرشی فەرمانگەی کارە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی بە مادەی 15مانەیە لە یاساکە تتولى دائرة عمل وضمان اجتماعي في وزارة العمل والشؤون الاجتماعية عن طريق مكاتب العمل تنظيم وتوزيع عمال تنظيم وتشغيل العمال أو بري وبراياتي أرشيتي الدبوايا يسمونه من الباريزجاي شوكو سليمانيا بديان نوسيجي بكار خصني بكر دايتوانيا أو كريكاراني كبيكارن دتشدنا يخوان تومارا كنا نوسيجكا وعليه من لبواريا شارزاو بسبورم كار ديا أو كاتا ناوی تۆمارە کرێ و ئەو خاوەنکارانی کە پێویستیان بە کرێکارە دەچن لە نووسنگەکان داوای کرێکارەکان ئەڵە من کرێکارێکمەوە پسپۆڕایەتی لە بوارەیە هەبێت ئەوە ئیش و ئەرچی ئەو بەڕێوەبەرایەتی بەکارخستنەیە کە بەداخەوە تا ئێستا وازان یەک نووسنگای لە ناو بەڕێوەبەرایەتێکە دەنادەبوو لە پارێزگای شوکە سلێمانە بەلایەنکە 10 بۆ 12 نووسنگیانە بوو. کامەریان لە سەرتاوە فەرمووت ئاسۆیەکی ڕوون و گەشت چاوەڕێی کرێکارانە کایام ئاسۆیەکی ڕوون و گەشت بەرەو کرێکارانەکرێتەوە بزانین ئەم ئاسۆ ڕوونە چییە و ئێوە وەکو جەنابەت چیتان بۆ کرێکاران کردووە کە جێگەی دڵخۆشی بێ و کرێکاران پێی رازی بن. ئەمن بخۆم کرێکارم ئەو پەنجەکانیش دیارەشەکەم ئەو ئاسۆیەک ئەماش زۆر سپاس ڕێکخراوی کاری نێودەوڵەتی دوو ئیتفاقی دەرکردوو بۆ کاری سەندیکایی اتفاقی ژمارە 98 دەرکردووە لە ساڵی 1949 عێراق مسادقەی اتفاقی کردووە بەڵام تاک سەندیکاییە تا ئێستا کار بۆ اتفاقیە کرێ بەڵام اتفاقیش کەمانێت اتفاقی ژمارە 87 کە لە ساڵی 1948ەوە دەرچووە عێراق مسادقەی اتفاقی نەکردبوو ئەم اتفاقیان زۆر باشە چونچێکم بوار بەوە کرێکاران هەیە چەندین سەندیکا بخۆیان دامەزێن واتە فرە سەندیکاییە بێ لە مادەی سێ ئەم ئیتفاقیە هاتووە دەوڵەت حکوومەت بۆ هیچ شێوەیەک بۆی نییە دەست وەربداتە نێو کاروباری ئەم سەندیکایانەوانە لە مادەی چوارە هاتووە حکوومەت بۆی نییە بە هیچ شێوەیەک بەڕیاری هەڵوەشانوی ئەو سەندیکایانە بدات ئەمە دەستکەوتێکی زۆر باشە ئێمە کە ئەو سەندیک چووە بواری جێبەجەکردنەوە ئیتفاقیە واتە لە پەرلەمانی عێراق یاسای بۆ دەرچوو ئەو کاتە دەسەکەیت بە دامەزانی ئەو سەندیکایانە بە دڵنیاییەوانە تەنها بۆ لە بەرژەوەندی کرێکاران بۆ پاراستنی مافی کرێکاران کارەکەین هیچی تر. بەڵێ کامەریان وا دیارەکاتی بەنامەکە ژمەر بەرەو تەوابوونە چێ کاتێکی وامان نەماوە بە کورتی ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی کرێکاری کورد دەبنەوە بە زۆر بە خێرایە گەبزانین ئەو گرفتانە چین کە ڕوبەڕووی کرێکارانی کورد دەبێتەوە. وڵا گرفتەکان زۆر بە کورتی ناگرێوێ ئەوە یەک بەنامی بۆ دارێن گرفتەکان زۆر یەکێک لە گرفتەکان ئەوەیە کە کرێکاری خۆمان یەکەم ئاشنانیە مافەکانی و ئەرکەکانی سەرشانیشی نازانێ لەبەر ئەوەی تا ئێستا سەندیکای کرێکاران لەگەڵ بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی کە دەبێت بە هەماهەنگی بەپێی مادەی 67 دەبێت ئەم دوولایەنە بە هەماهەنگی بە بەردەوامی پرۆژەیان هەبێ و ڕۆڵیان هەبێت لە وشیارکردنەوەی کرێکارانە و ئاستی وشیاری کرێکاران ڕۆژ بە ڕۆژ بەرەو بەرزتر برن بەداخەوە ئەو ساینێگە بوو موسسەیەگە بوو بەناوی موسسە سەقافەت عمالیە دەستگا ڕۆشنبیری کرێکاران کە لە سەردەمی ڕژێمە بە بڕیاری ژمارە 132 لە ساڵی
1940 ئەو دەستگایە زۆر باش بوو ئەڵیان وەشانەوانە دەناکرێککاران دەیانتوانی لە ڕێ ئەو دەستگایەوانە بە بەردەوامی گۆڤاریان نەبێ ڕۆژنامەیان نەبێەوە تەنانە دەیانتوانی لە ئێستادا کە بوار باشترێکە ڕادویان نەبێ بەداخەوە ئێمە مەگەر جاربەجارە کەناڵەکەی بەڕێزیەوە یا کەناڵی چیتر میواداری ماکە بۆی بتوانین داخی دڵی خۆمان بۆ خەڵکال هەڵبڕێژین و پەیامی ئێمەش تەنها وشارکردنەوەی کرێکارانە و ئاشناکردیانە بە مافەکانی خۆیان و باسکردنی ئەو پێشێلکاریانەیە کە بەرامبەر بە مافی کرێکاران نەکرێ لە ڕووی یاسایی ئەوانەی ئێمە چ ڕێگایە بگرینە بەر و چۆن بتوانین هەر کەسەوە لە پرۆژەکانی خۆمانە لە شوێنی کاری خۆمانە بەرگری لە مافەکانی خۆمان بکەیت. کامەریان دەستان خۆش بێ و هەمیشە لەش ساغ و تەندروست بن بۆ ئاوەدانکردنەوە و بنیادنانەوەی وڵاتەکەمان. زۆر سپاسی دەکەین بۆ ئامادەبوون لە بەرنامی باسوخوازدا. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر مەمنون سپاس. دەستان خۆش بێ. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیینە کۆتایی ئەڵقەیەم ڕۆژمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر خواتان لەگەڵ هەمیشە شاد و سەرکەوتوو بن.